لجانی حقوبات فرز مام جلادي فرمو دشكا اقول لك خود قولي مرحبا ماشي هەواڵانی تێکۆشەر شەرەفێکی زۆر گەورەیە بۆ من کە لێرەم لەگەڵتان لە دڵی ڕۆستێ لەم دەبەرە کە داستانەکانی پڕدا لە نەبەردی و لە ئازایەتی من نهاتوومە لە ئێرە قەنەعەتان پێ بکەم دەنگ بدەن بە لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستانشم پێم وایە ئەوە خۆی لە خۆیدا هەر یەکەتان لێرە ئەو بڕیارەتان داوە بەڵام ئێمە ئێستا لەستەوە تاکو و ڕۆژی هەڵبژاردن ئەبێت زۆرترین دەنگ کۆ بکەینەوە بۆ ئێمە سێ شعارمان دەستنیشان کردووە شعارن کە داواکاری کۆمەڵانی خەڵکی کوردستانن داوای ئارامیمان کردووە و یەکێتیە کە ئەتوانێت ئارامی بەدەست بهێنێ هەلی کار داواکاری کۆمەڵانی خەڵکی کوردستانە هەلی کار بە سیاسەت ژیرانەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستە بەرەگرێت وە خزمەت گوزاریش بە یەکێتیەکی بەهێز ئەتوانین خزمەت گوزاریەکان بگەینین بۆ ئەو شوێنانەی کە ڕەنگ بێت لەبەر هۆکارێکی سیاسیدا نەتوانرابێت یان نەویسترابێت خزمەت گوزاریەکانیان پێ بگەێنرێت بۆیە من دەستخۆشیتان لێ یەکەم سوپاسی ماندووبوونتان ئەەکەم ئەزانم ئێوە سەبرێکی زۆرتان هەبووە بەڵام زۆرمان نەماوە چەند ڕۆژێکمان ماوە تاکو و بانگەشە کۆتایی پێدێت چەند ڕۆژێکمان ماوە تاکو و یەکێتی تاقی دەکرێتەوە لەلایەن کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە